بەرزی ڕێژەی بایکۆتی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لەلایەن هاوڵاتیانەوە بووەتە جێی سەرنجی میدیا و چاودێرانی نێودەوڵەتی و ناوخۆیەکان و دەوترێت دەبێ ئەم بایکۆتە بەهەند وەربگیرێت. لەو بارەیەوە ئاژانسی فرانس پرێنس نووسیوێتی ڕێژەی بایکۆتکردنی دەنگدان لە هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراقدا نزیکەی لە سەدا 59 بوو. بە پێیەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەاند ڕێژەی بەشداری بە پێی ئەنجامە بەراییەکان لە سەدا 41 بووە و بە پێی ئەو ئامارانەش ڕێژەی بایکۆتی ئەم هەڵبژاردنە ڕێژەی بایکۆتی هەڵبژاردنەکەی ساڵی 2010 تێپەڕاندووە. ڤیۆلا ڤۆن کرامۆن سەرۆکی چاودێرانی نێردەی یەکێتی ئەوروپا بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکانی عێراق لەسەر بەرزی ڕێژەی بایکۆتی دەنگدان وتی بەداخەوە لەم قۆناغەدا ئێمە سەرنجی کەمی بەشداریکردنمان داوە. ئەمە ئاماژەیەکی سیاسی ڕوونە و تەنیا دەتوانین هیواخوازی ئەوە بکەین کە نوخبەی سیاسی عێراق گرنگی بەم بابەتە بدەن. کرامۆن وتیشی هەمووان هیوان لەسەر ئەم هەڵبژاردنە هەڵچنیوە تا ببێتە خاڵی وەرچەرخان لە پرۆسەی دیموکراتی لە عێراقدا. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاند بە پێوە ئامار و داتانەی گەیشتووەتەوە پێیان لە کۆی لە سەدا 94 وێزگەکانی دەنگدان ڕێژەی دەنگدان لە سەرتاسەری عێراق تەنها لە سەدا 41 بووە. بەمەش لە سەدا 59 هاوڵاتیان بایکۆتی پرۆسەکەیان کردووە کە ژمارەی دەنگدەران 9,077,779 کەس بووە. بەغدادی پایتەخت ڕێژەی بەشداری لە سەدا 31 بۆ 34 بووە. بەمەش بەرزترین ئاستی لەسەر ئاستی عێراق تۆمار کردووە. لە هەڵبژاردنەکانی پێشوەختەی عێراقدا 24,907,679 کەس مافی دەنگدانیان هەبوو کە تێیدا 3200 کاندید کێبڕکێی بەدەستهێنانی کورسیەکیان لە 329 کورسیەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرد. ڕاوتی سەدر لەسەر ئاستی عێراق زۆرترین کورسی پەرلەمانی بەدەستهێناوە. موقتەدا سەدر لە تویتێکدا پرۆسەی هەڵبژاردنەکانی بە سەرکەوتوو ناوبردو هیوای خواست ئەنجامێک بەدەستبێنن لە ڕێگەیەوە بتوانن پۆستی سەرۆکوەزیران بەدەستبێنن.